چەند ساڵێکە خولیامە کە فێری زمانی ئینگلیزی بم، یعنی زۆر هەوڵم بۆیاوە، زۆر ڕێم تاقی کردەوە، بەڵام سەرکەوتوو نەبوو. ئەوەی ڕاستی بێ جارێکیان لە ڕێی تۆ هاتم بۆ کۆرسەکەتان بەڕاستی، یعنی یەکەم جار هیوشی و ئەتوامانم لە یەک جا نەکردەوە. ئەوەی ڕاستی بێ ئەوە نەخرابوو، ڕاستە زانکۆم تەواو کردبوو، ڕاستە لە زانکۆ کۆرسمان خوێندبوو، بەڵام چۆن بڵێ ئینگلیزی شتێکە وەکوی کەسێک بە سادەیی بناسی، دوای ماوەیەک نەیبینی هەر ناویشی و بیرەچێتەوە، شوێنەکەی و بیرەچێتەوە، یانی زۆر شتی و بیرەچێتەوە. ئینگلیزی ینی شتێکە بێ بەردەوام کۆنتاکتە بێ لەگەڵ یا بەردەوام ئاگاد لێ بێ. من بەشداری کۆرسەکەم کرد، ئەوەی ڕاستی بێ زۆر زۆر شت فێر بووم، هەتا ئێستا ئاستێکی زۆر زۆر باشمێ لای خۆم کە سێری فیلمەکەم، زێری ئەو شتانەیەکەم کە پێشتر پێتانوتوم و ممارەسەم کردەوە. بەڵام خەتایەکی خۆمی تیا بووە کە کەم بووە، یعنی کاتێکی زۆر زۆر کەمم بە ئینگلیزیەوە سەرف کردووە، یعنی شتەکان بیر ئەچێتەوە، چکە مەشغەڵەتی ژیان واد لەیەکا لەوە چێ بەو جۆرە نەبیان ئامانجەکانت ئەگۆڕێ بەو جۆرە نەبێت. ئێستا من سەر لە نوێ ئامانجێکی نوێم داناوەتەوە کە بەتەمان بۆ ماستەر خوێنم، ئەم جارە زۆر بەجددی هەوڵی بۆم، یعنی ئامانجمە کە ئیمتحانی ئایلسکەم و لە ناوەڕاستی کۆرسەکە بێ، لە ئاخیری کۆرسەکە بێ، یعنی ئەوە بەبەستمە زوو پێی بگەم. لەبەرەوە ئەو ئامانجەی کە هەمە دیاریم کردووە، کاتەکەیم دیاری کردووە، زۆر بە گۆڕتر هاتوومەتە پێشەوە، کە ئەمە شتێکی زۆر زۆر میمە. یەک تێبینم هەیە بۆ سەرجەم بەشداربووان بە پێی ئەزمموی خۆم کە هەمە یەک شت لەبیر نەکەن کە دەرزێکمان پێ ئەوترێ یەک وشیان نەزانی لەو دەرسا تکایە نەڕۆنە دەرسێکیکە، یعنی ئەوەنە دووبارەی کەنەوە. من یەک کێشەم هەبوو لە دواییە هەستم پێگرەوە، مەزانی مەسەلەم ئەم پێ شەش وشە چیە قەیچێکا بە ئەمەیان نەزانم لە 50 وشانە، بەڵام سێرەکەی ڕۆشتم کە کتێبێک چیرۆکێکمە خوێندەوە، ئەو پێنج وشەیەم بیر نەکەوتەوە کە چی بوو، سێرەکە هاتەوە پێشم، هەر لە خۆمەوە سار دەبوومە ئەم بۆ ئەمە نابووە بەسەرما تێپەڕایە، یعنی مێڵە هیچ شتێک بەسەر تا تێپەڕێ کە پێتەڵێ مامۆستا لە یەکەم دەرزا پێتەڵێ مەسەلە تۆڵی بەبەسیترین شتەڵی های ئەم هایە کە تاکیدی ئەیزانی دەجاریکە تاکید بەرەوە اینجا بڵێ و ئەیزانم، یعنی ئەو شتم ئەو تێبینەمە تۆ وەرگێت هەموو شتێک، یعنی کە ئەڵێ ئەیزانم دوسێ جاریکە تاکید بە ئەیزانی اینجا بڵێ ئەیزانم. ئێستا ئەمیز بە ئینگلیزی قسە بکەم، یعنی ئەمیز بە ئینگلیزی قسە بکەم، بەس هەستمە کرد هەر هێشتر ماوەم بەوەی کە بڵێم ئێستا بە ئینگلیزی قسەکەم. با لە کاتان نەگرم، هیوادارم ئەوەی لە کۆرسەکە بەشدارە بە وردی لەگەڵ یا بڕوە تاکید بە ئیسفادەی لێکا. یەک نمونەی بەستێنەوە کاگاوە دەگەر لە کاتان نەگرم، ئەو کاتی کە دەسم کرد بە ئینگلیزی مناڵەکەم حەومان بوو، هەموو ئەو کۆرس و فلاش و شتانی کیاتان بە من زۆر خۆشم شتێک گەڕمەوە، هەموو ڕۆژێ مناڵەکەم بەس بە تەلەڤیزیۆنەکە بە فلاش و بە هەر بەس ئینگلیزیم بۆ لێیاوە بێ کوردی. باشە ئێستا تەریقەم بۆ هەنێ شتی پیبەخکەیان بۆ تەرجمەکە خۆم نایزانم، یعنی مناڵ بووە لە حەومانیەوە من بزانەوە 6 ساڵە هەوڵماوە بەس لەوە چ ئەڵدانەکەم غەڵەت بوو بێ، یعنی هیوادارم ئەو غەڵەتەی من مەکە.